قەزای دوکان یەکێکە لەو قەزایانەی کە دەکەوێتە بەشی خۆراوای شاری سلێمانی سەر بە پارێزگای سلێمانیە لە چەند ناحەیەک و چەند سەد گوندێک پێکهاتووە. یەکێکە لە قەزاکان کە زۆربەی خەڵک بە شوێنێکی گەشتیاری دەیناسێ، بێسکە لە شوێنە گەشتیارەکەی دوکان مەڵبەندی کۆمەڵێک بابەتی ترە وەکو بابەتی ئاینی کە تێیدا لە چوارچێوەی قەزای دوکانە تەریقەتی حەقە هەیە، هەروەها لە مەسەلەی شاخەوانیدا چەندین زنجیرە چیا و چەندین لووتکەی تێدایە کە ئەمەژی بۆتە یەکێکتر لە ئەو بابەتانەی و ئەو دەستکەوتانەی کە هەیە بۆ ناوچەی دوکان و بۆ قەزای دوکان. بێجگەلەوە دوکان یەکێکتر لە تایبەتمەندیەکانی بوونی ئەو بەنداوە گەورەیە کە لەسەر ئاستی عێراق لە پلەی یەکەمدایە و بەنداوێکی گەورەیە بە شێوەیەک کە بووەتە هۆی ئەوەی چەندین توێژینەوە لەبارەی بەنداوەکە لەبارەی ئەو جانەوەرانەی لە بەنداوی دوکانە گەشەیان کردووە، هەروەها ئەو جانەوەرانەی کە لە دوورگەکانە ئەژین لەو دوورگانەی کە دوورگەی بچووک بچووکن لە ناو دوکانان وەکو باڵندەکان کە بەتایبەت باڵندەی نەورەس و هەروەها کۆمەڵێک تایبەتمەندی تری تێدایە کە ناوچەی دوکان تایبەتە بە سامانی ماسی کە یەکێکترە لە تایبەتمەندیەکانی ناوچەی دوکان. و هەروەها قەزای دوکان پێک هاتووە لە 6 ناحیە کە ئەوانیش ناوەندی قەزای دوکانە، هەروەها ناحیەی پیرەمەگرونە، ناحیەی سوورداشە، ناحیەی خدرانە و ناحیەی بنگردە و هەروەها ناحیەی خەلەکانیشە. نزیکی زیاتر لە 150 گوندیش سەر بە قەزای دوکانە